ڕەنگە ئەم ساڵ بە خەدیاوەری ئەو کچانە نەبێت کە خەونیانەوە بوو تاجیبوون بە شاجوانی کوردستان بخرێتە سەریان، چونکە ئەو بارودۆخەی ئێستا باشووری کوردستانی گرتووەتەوە زۆربەی کارە هونەریەکانیشی وەستان. ناکرێت ئێمە لە کوردستان خەرکی شاجوانی هەڵبژاردننی شاجوانی کوردستان بین لە یەک لە کوچە کۆڵانەکانی ئەم وڵاتە شەهیدمانداوە قوربانیداوە بریندار هەیە لە وڵاتە هەزارەها ڕۆڵەی ئەو وڵاتە بۆتە قوربانی و شەهید بۆ بەرگریکردن نەخات بۆی ناکرد لایەک ئێمە خەریکی هەڵپەرچێ و دەهۆڵکوتان بین لایەکیش تازێ هەبێت لە وڵاتە شین هەبێ شەهید هەبێت لە وڵاتە. لە ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش و ڕێزگرتن لە شەهیدانی ئەو شەڕە شاجوانی ساڵی 2014 هەڵنەبژێردرا. ئەم ساڵیش بە هەمان شێوەی ساڵی ڕابردوو هەڵبژاردننی شاجوان بۆ ساڵی 2016 دوا دەخرێت. ئێمە لە کوردستان ئاژین و شاجوانەکان یعنی بۆ خۆمان جوانترە بۆ خۆمان باشترە و وڵاتانی تربین. قەیران تەسیر نەکا لە هەموو شتێک ئێمە هەر بڵین هەموو شتێک قەیران 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 پێم باشە هەڵبژێرێ. هەرەوە نییە تۆ بڵێ شکڵی جوانە و تەواو چونکە جوانی کیفاەت نییە بۆی بی بە شاجوانی وڵاتێک چونکە تۆ شاجوانە بێ سەفەرکە بۆ وڵاتەکان تۆ تەمسیلی ئەو وڵاتاکەی کە لێی دەرەچی لەبەرەوە کەسیش ناشرین نیە بەڕای من ئین الله خلق الإنسان في أحسن التقويم هەمومان بەشی خۆمان جوانین بەس ترکیە و جوانێ بەکارێنێ و یان خۆی زانێ. لەم کاتەیە پێم باش نیکە شاجوانی کوردستان هەڵبژێرێت چونکە بێکێشە زۆر لەو گەورەترمان هەیە بۆ نمونە چەندەها شەهیدمان هەیە و شەڕی داعش و قەیرانی ئابووری لەبەرەوە شتێکی گرنگ نییە ئێستا بیر لەوە بکەینەوانە کە شاجوانی کوردستان هەڵبژێریان نا من بە گرنگی نازانم. ساڵی 2012 شوێنێ ئاکۆ وەک یەکەم شاجوانی کوردستان هەڵبژێردرا و لە ساڵی 2013 فێنک محەممەد بووە شاجوانی کوردستان. بەڵام وەک بەرپرسانی دەستەی گشتی گەشت و گوزار دەڵێن ماوەی شاجوانی ئەوان بەسەر چووە و ناتوانن چی دیکە لە بۆنە و ئاهەنگەکان وەک شاجوان دەربکەون. ڕای کچان بۆ هەڵبژاردننی شاجوانی کوردستان وەک ڕای پارتە سیاسیەکانی باشووری کوردستانی لایەتوە لەسەر پۆستی سەرۆکایەتی هەرێم، چونکە بەشێکیان پێیان وایە کە نابێت قەیرانەکان کاریگەری لەسەر ئەوە هەبێت کە جارێکی دیکە شاجوان هەڵ نەبژێردرێتەوە، بەشێکی دیکەشیان پێیان وایە کە دەبێت شاجوانی کوردستان لەم بارودۆخەدا هەڵ نەبژێردرێت. ڕۆژانە بووبەکەر ڕووداو.